بەڵێ بەهار هەڵبەتە ئەمە کۆتا جومعەیە بۆ مانگی شەعبان و خەڵکی پێشوازیەکە لە مانگی ڕەمەزان بۆیە ئەیانەوێت کەفوکوڵی سەیران و گەشتەکەی خۆیان ئەم جومعە دامرچێنەوە بەشێکی بەرچاو لە گەشتیار و لە هاوڵاتی ڕویان لە ناوچە گەشتیارەکانی هەڵەبجە کردووە کە 36 ناوچەی گەشتیاری هەیە بە تایبەتی سنووری هەورامان بیارە تەوێڵا ئاوێسەر ئەحمەد ئاوا ئەو سەرچاوی ئاوی زەڵم ڕێژێکی بەرچاو لە هاوڵاتیان سەردانی ئەم ناوچە گەشتیارانەیەکەن ئەمڕۆ هەر لەسەر لە بەیانیەوە هاوڵاتیان و گەشتیاران ڕویان لەم ناوچەیە کردو من کە ئێستا لە ناوبازاڕی دیارم تەنانەت دوکاندارەکانیش خۆیان ئامادە کردو بۆ پێشوازیکردن لەو گەشتیارانی کە ڕوو لە سنوورەکە دەکەن هەرچەندە ئێستا دەمەونیەوە ڕۆیە بەڵام هەر لە بەرەبەیانیەوە گەشتیار ڕووی لە ناوچەکە کردو و بەتایبەتی چوونەتە ناو ئەو باخ و باخات و شوێنە گەشتیارانی کە لەم سنوورە هەیە من چەند گەنجێ لێرەن بزای ئەڵێ چی لەبارەی سەردانیکردنی گەشتیار ئەم ساڵ ڕێژەی گەشتیار چۆن بوو بەتایبەتی ئەمڕۆ دوایەوەی ها حکوومەتی هەرێم وتی قەدەغی هات و چوە بە شەو و ئەم شتانەکەن ڕێژەی گەشتیار چۆن بوو لێرە وڵی تا ئێسەوە خۆتان بازارەکە بینین تۆزە چۆڵە بەزیشەڵە دوای نیوەڕە دوای جەماعەت عادەتەن ئەو گەشتیارانی کە سەر لە بەیانیان ئەچنە باخ و باخات و شوێنەکان زیاتر دوای نیوەڕانیانە ناو بازار هەستەکەن کە ئەم کۆتا جومعەی مانگی شەعبانە و نزیکی ڕەمەزانە بنەوە فەرقی هەیە لەگەڵ جومعەکانی ترە ئەرە وەڵا بێگومانی سە حالیان بە شەوە ئێرە زۆر ساردە لەبەرەوەی گەشتیار نایێت بۆ ئێرە شەو بمێنێتەوە سەو باخ و باخاتە شتای تۆزە و سەرنگانە تۆزە نۆژنیەکەن و چاکیەکەنەوە لەبەرەوەی باش ئەی سەبارەت بەوەی کە حکوومەت ڕایگەیاندوە کە بە شەو قەدەغی هاتووی چۆ شتانە تاسیری نەکردووە لەسەر گەشتیار خەڵک ڕوتان لێنەکە وەڵا بێگومان تاسیری کردووە ئەو تاکی تاسیری کردووە لەبەرەوەی ئەگەر قەدەغی هاتوو چۆ بێ خەڵکیش هەر پامەندبوونێکی نەکە حەزێر وش دەکە باشە خەڵک چۆن ڕوو لە دوکانەکەی ئێوەکە وەڵایی بە شێوەیەکی باش لەخوا بە زیابێ باشە ئەم قەدەغی هاتوو چۆ کە حکوومەت ڕایگەیان تاسیرەکە لەسەر ئیشیەوە وەڵاهی ئەیکا بەڵامی تر لەو کاتەیە ئەیکا کە قەدەغەکە هەیە بڵێن لە هەشتی ڕۆژ قەدەغە نیە بە ڕۆژ قەدەغە نییە باشە لەخوا بەزی گەشتیاری کوێ گەشتیاری عەرەبەکان بە زۆری ئێستا ئێمە عەرەبەکان ڕوومانتیەکەن خەڵکی لای خۆمان ئەڵێن کە کەرەنتینەتر لە سەیتەرەکانەوە تێپەڕ نابن بەڵام هەموو هەر تێپەڕە بێ هەتە ئەم دیو ئێستا تقریبا دەوری سەعات دووە و ناو ئێرە زۆر قەرەباڵغە بێ زیاتر دوای نیوەڕان بەڵێ تە خەڵک کە نانی خوارد لە دەشتەکانە هێتە سەرەوە شتەکەی خوارد اینجایەتەوە بەڵێ وایە ئێستا بە هاوینانە خەڵک ناتوان لەسەر دەشتەکان دانیشێ زۆر گەرمێتە ئەم شوێنی سێرانگاشتە بە سەلێر ئێستا حازر نیە ئێرە خەریکی نۆژەنکردنەوەی تر ئیشەڵایەکە بەرە دوای ڕەمەزان ئێرە زۆر قەرەباڵغترە بێ ساوی خۆرستانە بار من هەنێ لە جیمەنەکانی ئەم ناوبازاڕی دیارەتان پیشانە دەین کە وردە گەشتیار هەر ڕوو لە ناوچە گەشتیارەکان و بەتایبەتی ناوبازاڕی بیارەکە وەگە دوکاندارانیش باسییان لێوە کرد بە حکومیەوەی کە شارەزای منتیقەکەی زیاتر دوای نیوەڕان گەشتیار ڕووەکەنە ئەو ناوبازاڕە چونکە تاکە بابوو گۆشتەکەی خۆیان نەخۆن و تێرە خۆن اینجا ڕووەکەنە ناوبازاڕە ئەمانیش خۆیان ئامادە کردو بۆەوەی هەر لە دوای نیوەڕۆوە کە قەرەباڵخی ڕووی کردە منتیقەکە ئەو کاڵاو شمەک و بابەتە کولتوریانەی کە ئامادەیان کردووە لێرە بیفرۆشن چەند گەشتیارێک لێرە هەن مەرحەبا لێتان گەشتیاری جەنابەت بەڵێ باشە منتیقەکەی ناوچە گەشتیارەکانی ئەم منتیقە و پێ چۆنە وەڵا زۆر خۆشە باشە ئەم تەسیری قەدەغی هاتوو چۆ بە شەو ئەم شتانە تەسیری نەکردووە لە هاتوچۆی خەڵکی کردو وڵا تەسیری کردو بەڵێ تۆ ئەڵێ چی خاتون گوڵی جوان تۆ کوێ ئێرە پێ خۆشە کەیاتی بۆ ئێرە بەیانی هاتووی لەکەیەوە ئێرە پێ خۆشە بەڵێ چەند جارتانەیەن بۆ ئێرە زۆر خۆشی سێم جارتانە دەی بە خۆشی بار هەنێ شوێنی ترتان پێ ئیشارە دەم سلام علیکم خاصی شکر باشی برا ناوەڵام پێتۆ برا ئەم منتیقە چۆن گەشتیار ڕووی لێەکە ڕاستەوە خۆی داوای لێ نەکەم خۆم حازر نەکرد و برامێکە بەڕاست حازری بۆ چییە باش فەرموو گەشتیار وەڵی گەشتیارێکی زۆر ڕووی تێکە ئەم منتیقەیە ئێمە ئارە وەڵا باشە ئەم تاسیری قەدەغی هاتوو چۆوانە تاسیری نەکردو لەسەر لێرە جێبەجێ ناکرێ وەڵی جێبەجێ ناکرێ بازارەکەی بینی لە جاران قەرەباڵغتر دوای نیوەڕۆ عەسر تەسویری کە بزانن چۆنە
جێبەجێ ئەزانین لەکوێ جێبەجێکرێ بەس لەسەر مەکتەب و مزگەوت باشە بووە فەرق و جیاوازی وەڵایەوە حکوومەتەکە ئەزانێ بەس لە مزگەوت و مەکتەب داخراوە خانەقا دایەخەن بڵێ لەسەر مزگەوت دازان بە تایبەتی ڕۆژانی جومعان قەرباڵقێکی زۆری پێوە بینرێ هەم گەشتیار تەنانەت شەوانیش گەشتیارە مێنۆ لە ناو خانەقا ئەم چەند ڕۆژانی گەشتیارە مویە منێتەوە زۆر قەرەباڵق باشە بەعام خەڵک ئەو گەشتیارانیش ڕوو لە ئێرەکەن چۆن پابندی ڕێنمایە تەندروستیەکانەوەی کە حکوومەت دەڵێ ئاوا بکەن و ئەمە بکەن وەڵا لە سایەکیان پابندنی ئەوە سیر کە بزانە کێ دەمامکی بێەوەی من خۆم دەمامکەم پێ ئەو لە باخەڵ باخەڵ بۆ حاڵەتی زەڕور دەری ناڵێ چویتە شاری کوێران لە بازارەکە وایە بەڵام ئەگەر جمعە بکرێ منەوە بۆ جمعە مێناوە ئەگەر جمعە بکرێت و بچمە جمعە ئەی بەسم بازە ناکرێت بەخوا دێتر چی بکەین بەهار هەنێ لە دیمانەکانی ترتان بۆ گوازینەوە ناوباخەکانی شەر وردە وردە گەشتیارە چنە ناوباخەکان چکە ئێرە منتیقەیەکی فێنکە و تەنانەت ئێستا ناوباخەکان تۆزێ ساردیشە نەگوکو شوێنە گەشتیارەکانی تری شارەکانی تر ئێرە تۆزێ ساردە و کزەبایەکی ساردی هەیە جاجال لە ناوباخەکانە ئەگەر دەرفە دەبێ بچینە لای ئەم پیاوەش مرحبا لێ باشیش کرد ئەم قەدەغی هاتو چۆ بەشەوە تەسیری کردووە لەسەر هاتنی گەشتیار والله ئێمە بەشەوە تا مانگی چوار کەم و هاتوچۆی مەزان قەدەغات و چۆنی نەکردووە لەسەر ئێمە بەس ئێمە لە مانگی چوارەوە تۆزێ دەرودەشت دوای مانگی چوار دەرودەشت گەرمکە سەرماکە ئێرە بۆی لەبەر سەرماکەیە بەڵە بەشەوە سارد ئێرە ئەم جومعەوەی تر بەرەو ڕەمەزان نەچین ئەم جومعە تەسەورەکەن قەرەباڵخی ڕووبکاتە ئێرە بە تایبەتی لە دوای ڕۆن بە ڕەمەزانە خەڵک بە دوانی وەڕوانایەت بۆ شوێنە گەشتیاریەکان وەکو گەڕانێک وەکو جەوگۆڕینێک بە ڕەمەزانە بازاڕیشمان لە دوانی وەڕەوە خۆمانەکەینەوە لە دوای عەسرەوە و لە سەعات 2 تا عەسرەکەینەوە تا ئێوارە ساغێ سەرکەوتوو بن بارانێ لەم دیمەنی ناوباخەکانی بیارشتان پیشانە دەین و ئێتر ئەگەڕێنەوە بەلات